بەرزوو بیاوتە سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆ لەگەڵ هاوکارم دانیار لە پرۆگرامێکی پەیامی ڕۆژ با کۆمەڵک تەوەر و بڕگە بابەتین و جیاوازەوە هاتوونەتەوە خزمەتە بە هیوای ئەوەی کە تەوەر و بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سەرنج و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و با تەندروستیەکی زۆر باشەوە بتوانن تا کۆتایی بینەرمان بێت. دەست بەخێر. سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان، خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێ داهاتینەوە خزمەتان. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون کە دەخوازین تا کۆتایی بینەرمان بۆی کە سودمەند بن لە بابەتەکانی ئەمڕۆمان. ئەمڕۆ لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لەوە دەکەین کە هۆکار چیە لە ئێستادا سۆشیال میدیا جێگەی کتێب خوێندنەوەی گرتووەتەوە. دەبینین کە لە ئێستادا بەهۆی زۆری بەکارهێنانی سۆشیال میدیاوە زۆرێک لە ئەو کەسانەشی کە خوێنەوار بوون و بەردەوام خەریکی کتێب خوێندنەوە بوون پاشەکشەیەکیان کرد و ئایا تەنها هۆکار سۆشیال میدیایە؟ بۆچی دەتوانین چەندین کاتژمێر ببەخشین بە سۆشیال میدیا و خەریکی موبایلەکانمان من بەڵام ناتوانین کاتژمێرێک دوو کاتژمێرێک خۆمان پێویستین بە کتێب خوێندنەوە و کتێب بخوێنینەوە. بزانین هۆکارەکان بۆچی دەگەڕێتەوە و بزانین بۆچی بەگشتی ئەو گەنجانەی کە دوای زانکۆ تاو دەکەن ئاستی خوێندنی وەکو کەسانی ڕابردوونیەوە ئەو سۆشیال میدیا ئایا کاریگەری کردوتە سەر کۆمەلگا بەگشتی وەرەوە. لە چەوەری دومی بەرنامەکەشماندا باز لە ترسی هاوڵاتیان دەکەین لە هەڵبژاردندا. دەزانین کە لە ئێستادا بەشێکی زۆر لە هاوڵاتیان لە ڕاوکی ئەوەیان هەیە کە ئایا بەشداری لە پرۆسی هەڵبژاردن بکەن یاخود بەشداری نەکەن. بەشێکیان دەڵێن ئەگەر بەشداری بکەین هیچ لە دۆخەکە ناگۆڕێت وەکو خۆی دەمێنێتەوە. بەشێکی دیکەشیان وا وێنەی دەکەن کە تەنها دەسەڵات و ئەو کەسانی کە پێشتر زوڵم مستەمیان کردووە قازانج لەم هەڵبژاردنە دەبینن. گفتوگۆ لەو بارەوە دەکەین کە دوو میلیۆنمان دەبێت و وەروە چەندین کۆمەڵێک تەوەر و بابەت و زانیاری دیکەمان بۆ ئامادە کردووە. بەڵێ بەڕێزان وەکە میشە سەرەتا دەچینە لای بەڕگەی کەشوهەوا فەرموون بە پێکەوە بینەر بێت. بەڵازان و خۆشەویستان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لەوە دەکەین کە لە ئێستادا سۆشیال میدیا ئایا بۆتە بەدیلی کتێب خوێندنەوە خوێندنی کتێب. زۆرێک لە ئێستادا هاوڵاتیان لە تەواوی جیهانداوە بە تایبەتیتر لە هەرێمی کوردستانە دەبینی کە زۆرێک لە گەنجان و لە ئێستاشدا بە تەمەنەکان خەریکی موبایل و سۆشیال میدیان و سەیری ڤیدیۆ و کۆمەڵێک بابەتی دیکە دەکەن. ئەمە ژوای کردووە کە پاشەکشەیەکی زۆر بکرێت لە خوێندنەوەی کتێب. زانین هۆکارەکان بەگشتی بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا دەکرێت بە شێوازێکی بەرنامەداڕژراوە بە شێوازێکی جوان بتوانین سۆشیال میدیاش بەکاربێنین وەروەها کتێبیش بتوانین بخوێنینەوە سوود لە هەردووکیان وەربگرین. گفتوگۆ لەو بارە دەکەین کە میوانێکمان ئامادە دەبێت لە ستۆدیۆوە، بەڵام پێش ئەوی بچین لای میوانەکەمان راپۆرتێکمان دەبێت لەو بارەیەوە کە هاوکارمان ڕامیار عوسمان بۆی ئامادەکردووی پێکەوە بینەری دەبین. دەوترێت سۆشیال میدیا گەورەترین زیانی هەبووە بۆ کەمبوونەوەی خوێنەر و لە دوای بڵاوبوونەوەی تۆڕە کۆمەڵاتیەکان ئیدی کتێب بێ هاوڕێ مایەوە. هەمووان ڕوویان کردوتە سۆشیال میدیا لە کاتێکدا جگە لە زیان بە پەروەردە و ڕۆشنبیری تاکەکان هیچی دیکەی نەبووە. بەدڵنیایی سۆشیال میدیا کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیانی هەموو کەسێکەیە، بە تایبەتی تاکی خوێنەر یا با بڵێن بەگشتیوانەی کە
ئەیان خوێندەوە یان نیەتی خوێندنەوەیان هەبوو چکە ئەگەر دیقەت بین سوۆسیال میدیا تۆ ئەکا بە ئامانج نەک تۆ سوۆسیال میدیا بکەی بە ئامانج بەشێکی زۆرمان بە ناوەشیارەکەی ناو ئەم قۆناغەوە بەڵام کاتێک تۆ کتێبەکە خوێنیتەوە هەیە لە ناو ئەو کتێبانەی کە بە دڵی تۆیە بە حەزی توێت توی ئەم کتێبە لە بژێریکەواتە تۆ خوێندنەوە و بابەتی خوێنەوەی خۆتی کردووە بە ئامانج بەڵام لە سوۆسیال میدیا گەر دیقەت بی خوێنەری واقعی نووسەری واقعی هەرگیز بوونی نییە بۆ نمونە من تا ئێستا 4 دێڕی ڕاستە و خۆم لە بەختیار عەلی لە ناو سوۆسیال میدیا نەبینیەوە بۆ لەبەرەوەی کەسێکە بە واقعی ئەخوێنێتەوە ئەنووسێ یا بۆ نمونە یەکی چۆکو دکتۆر کەریم شەریف قەرسەتانی کە گەردیقەت بێنەکو دەرووناسێک گەردیقەت بی بە وتار نەبێ بە نووسین بوونی نییە ئەوانەی کە لە سوۆسیال میدیا نووسن کەسانێکن ناڵێن کەسانی باش نین بەڵام کەسانێکن بنەمایەکی بێزیان پێ نییە بۆ ئەگەر ئێمە هەرچەند ئیشیان لەسەرکەین بخوێنینەوە نابێتە بەدیلی خوێندنەوە بۆ ئێمە بەشێکی دیکە پێیان وایە هۆکاری پشتگوێ خستنی کتێب و ڕوکنە سوۆسیال میدیا پەیوەندی با ڕۆشنبیری تاکەکان و خێزانەکانەوە هەیە منداڵ هەر لە تەمەنێکی کەمەوە لەسەر موبایل و ئایپاد ڕادەهێنرێت هیچ کات ئاشنای کتێب ناکرێت و خۆشەویستی کتێبی بۆ دروست نابێت تەمان هۆکاری گەورەیەوەی کە لە ئێستا سوۆسیال میدیاوانە کتێبی گرتوۆتەوە و خەڵک زیاتر گرنگی ئایا بۆ بابەتە یەکەم خودی کەسەکانە یعنی ئەو کەسە خۆی وابیرەکاتەوە کە ناکتێب جارێ ناکتێب بێزارکەریان نازام شتی لەو بابەتە بەس هۆکاری یەکەم بەڕای من ئەوەیە کە خانەوادەکان وا ڕانەهێنراون بە تایبەتی خانەوادەی کوردی لەسەرەوەی کە خوێنەر بێ بخوێنێتەوە ئەوەی گرنگی بە لایەنی فیزیکی و لایەنیەوەی کە ژیانی چۆن بەڕێکات و خواردن و کۆمەڵێک بابەتی تری لەو شێوەیە بۆ مناڵ ئەو نەگرنگی نەدراوە بە لایەنی خوێندنەوەی دەستی بگرێ بیبا بۆ پێشانگایەک کتێبێکی پێ بناسێنە یا شتی لەو بابەتە یەکەم خانەوادەکانە دۆم و خودی ئەو کەسە خۆیەتی کە چەندەوەی کە ئەپرسێت ئەوێت شتی زیاتر بزانێ لەبارێکەوە بەتایبەت لە سوۆسیال میدیا ئەو زانیارانی کە هەن ئەکرێ بڵم زۆربەی زۆری ناڕاستن یعنی ئەوەی نییە کە وەکو کتێبێک بێت و بە بەڵگەوە بێت یا کەسێکی کەسێک کە بەتەواتی پسپۆرە لەو بارە قسە بۆ بکە لەناو کتێبێکە تۆڕە کۆمەڵاتیەکان زیانی گەورەیان بەر کتێب گەیاندووە بە جۆرێک کە زۆربەی کتێبەکان لە چوارچەوەی ڕەفەی کتێبخانەکان تۆزیان لەسەر نیشتووە لە کاتێکدا زۆربەی تاکەکان ڕۆژانە زیاتر لە 8 کاتژمێر بە بەردەوامی لە تۆڕە کۆمەڵاتیەکان دەمێنەوە بێ ئەوەی سوودمەند بن و کاریگەری هەبێت لەسەر ئاستی ڕۆشنبیریان تەنانەت سوۆسیال میدیا تاکێکی جنێفرۆشی دروست کردووە کە نەگوێ بە بەها کۆمەڵاتیەکان دەدەن نەڕێز لە گەورەکان دەگرن ڕامیر عوسمان تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی بەڵە بەرەزان دەچینە لای دیکێت کە هاوکارانمان بۆیان ئامادەکردین سەبارەت بەوەی کە وەک دەزانین بەڕێز عەبدولستار مەجید وەگەوەی کە ئەندام پەرلەمانێکی چالاک و زۆر ئاکتیڤە لەگەڵ ئەوەشدا کە وەرزشوانێکی زۆر دێرینە لەم بارەیەوە هاوکارانمان ڤیدیۆیەکیان بۆ ئامادەکردین فەرموون با پێکەوە بینەرین. من هەر لە گچکەیەوە بەڕاستی دەستم بە یاری تۆپی پێ کردووە و لە ساڵانی سەرەتاکانی هەشتاکان لە تیپی سەفین یاریم کردووە کۆمەڵێک برادەر بووین ئەوانەی هاوڵانی مەکتەب و گەڕەکەکەمان پاشان ئاستەکەم تۆزێک باشتر بوو لە تیپی چوارچە کە پلەیەک بوو لە هەولێر و تیپێکی زۆر باشش بوو کاک فازل عەباس ڕاهێنەرەکەی بوو ئێستاش ماوە یادی بەخێر ڕاهێنەریش زۆر چاک بوو زۆری لێ فێر بووین دواتریش لە لاوانی هەولێر وەرگیرام و پێش ئەوەی کە ببم بە پێشمەرگە ساڵی کۆتایی 1970 بۆ 1970 لە هەڵبژاردنی هەولێر وەرگیرام بەڵام ئەمن بەڕاستی بووم بە پێشمەرگە ساڵی هەشتایەکان بوو کە عەبدولستار هاتە تیپی چوارچرا هەر لە سەرەتاوە مەسەلەن زۆر ملاحەزەیم کرد ئینسانێکی زۆر ساحیب وعد بوو ئینسانێکی پاک بوو لە تەدریبەکان جددی بوو
ینی علااقەتش خۆشی و لەگەر هەموو لایبەکان ئەمەش بەڕاستی ئەو یاریزانە ینی نمونەی ئەخلاق و دەستپاچی و ڕازگۆیی بوون و ساحب وعد بوون لە کنەم ڕێزش تایبەتیان هەبوو کە ئەوستارێژێک بوولەوانە تا فترەی دوای کاپسار بۆ پێشمەرگە هەتا لەم چوم سەردانی ماریانم کرد گوتم کە ئاپستار دانێ گوتیان ڕۆی یانی لە پێشمەرگایەتش ئینسانێکی ئەمە فەخری پێوە دەکەم کە یاریزانی تیپی چوارسرا بۆ لە لای من بووە هەمووەکو یاریزان هەمە وەکو پێشمەرگە و هەمووەکو وەزیریش ئینسانێکی ڕازگۆ و دەستپاک بووە ئینسانێکی سای بڵێنەکانی خۆی بووە لەبەرەوەی کە ئاپستار ڕێزش تایبەتی لە کنەمە هەیە بە خودایی کە ئاپستار لە ئایبێکی باش بوو ینی برین بەس دەستپاچەکە و ئەخلاقەکەی و ماوئیدەکانی و تەسەروفاتەکانی زۆر لە مستەوایەکەشی بەرزتر بوو یعنی کە ئاپستار زۆر زار شوبەگەوەم پێ دەکرد زاروێ لە لای ڕازگاوم پێ دەکرد ئەوانە بەس بە شێوەیەکی عام ئەمە زۆر لێ ڕازی بووم. دوای ڕاپەڕینیش هاتمەوە لێرە لەگەڵ کۆمەڵێک برادر تیپی یانی جیهانمان دامەزان جیهاد بوو دوای کرا بە جیهان لە ساڵی 1995 کۆمەڵێک برادری کۆن و هەندێک برادری شارەزا لەو بارەدا و ئێساش من بۆ هەر بۆ بەدەنی خۆم بۆ تەندروستی خۆم ڕۆژانی دووشەمە هەر لەگەڵ ئەو هاوڕێ دێرینانە یاری دەکەین و هەفتەی دوو ڕۆژ یاری تۆپ پێ دەکەم. طبعا مامۆستا عەبدولستار هەروەکو لای ئێوەش ڕوون و ئاشکرایە یاریزانێکی لەمێژە بووە یعنی پێشتر یاری کردووە لە فڕوخشعبیەکان یعنی ساڵانی هێشتاکان و نۆتەکان بەڕاستی لەگەڵ ئێمە وەکو یانەی وەرزشی جیهان سەرۆکی فەخری یانەکەمان بووە تقریبا نزیکەی 6-7 ساڵیشە هەموو ینی هەفتانە یاریەکمان هەیە وەکو دەستەی کارژێڕی بەڕاستی مامۆستا عەبدولستار نمونەی یاریزانی هادی و نمونەی یاریزانی بەڕاستی دەتوانم بڵێم یاریەکی جوان و ڕیارێکی ڕێکوپێکمان لەگەڵ دەکاتن بەڕاستی هەندێک سیفاتیش هەیە یعنی یەک لە سیفاتارە گرنگەکانی لەو یاریانێک کە پێکەوە دەکەین زۆربەی گەنج و بەڕاستی احتیکاک و ئەویان دەبیتن بەڵام ماشەڵڵای لێبیتن زۆر بە هادئی زۆر بە یعنی بەڕاستی بە ڕوحێکی ڕاضی زۆر جوانی هەیە هیوادارین سەرکەوتوو بیتون بەڕاستی وەکو یانەی وەرزشی جیهانیش وەکووتم سەرۆکی فەخری یانەکەمانە ئەوەندەی توانیتی بەڕاستی دەعمیانەکەمانی کردووە توانیتی بەڕاستی ئەوەی پێکراوە لەگەڵ یانەکەمان بۆی بتوانین لە هەموو چاڵاکیەکان بەشداربین هیوای سەرکەوتنی بۆ دەخوازم ئینشاءالله. دیارە مامۆستا عەبدولستار حەقەتەنە من لە ساڵی نەوەتەکانە وەکو بواری وەرزشکارمان لەگەڵ یەکتر کردووە و یاریشمان لەگەڵ یەکتر کردووە بەخۆشی یاریزانێکی دێرینی شاری هەولێرە لە تیپە ملیەکانی پێشتر یاری کردووە و کەسێکی حەقەتەن ئەخلاق و خوڕەوشتێکی زۆر جوان پیادە دەکات لە نێو ساحەی تۆپانێ و لە بواری وەرزشدا و ئێستا کەش ئێمە هەر بەردەوام لە تیپێک وەکو یاریزانە دێرینەکانی کە لەگەڵ یەکتر یاری دەکەین ڕۆژانە هەفتانە ڕۆژێک یاری لەگەڵ یەکتر دەکەین ئەلحەمدوللا لە ڕووی ئاستی وەرزشی و لە ڕووی ئاستی ئەخلاق و خۆڕەوشتی وەرزشیش پیادەکردنی بەکردداری شتێکی زۆر جوان نمونەی پێشکەش دەکات حەقەتەنەوە دەتوانم بڵێم بە خوێندنەوەمان لە بۆ ڕابردووی کاری مامۆستا عەبدولستار لە بوارە زیازیەکانی سیاسەت و وەرزشیش بە تایبەتی گومانی زۆر باشمان هەیە کە لە داهاتوو کاری زۆر باشتر ئەنجام بداتن و ئومێدی زۆر باشمان پێیتی و گومانی باشی پێدەبین و هیوادارین لە جێی ئەو گومانە باشانە بیتن کە ئێمە پێی دەبین و هیوای سەرکەوتنی بۆ دەخوازین و داواکارم لە خوای پەروەردگار کوی خێرە ئەها بۆین پێتە پێش و وڵازان خۆشەویستان لە چاوەری یەکەمماندا کە کەمێکی دیکە میوانەکەمان ئامادە دەبێت گفتوگۆ دەکەین لەبارەی گرنگی کتێب خوێندنەوە وەروها چۆن وا بکرێت لە ئێستادا لە تەنیش سۆشیال میدیا و بەکارهێنانی سۆشیال میدیادا گرنگیش بدەین بە کتێب خوێندنەوە زیاتر
هاوڵاتیان و گەنجان هاان بدرێن بۆی کە کتێب بخوێنەوە کە لەگەڵیشیدا سوودێکی هێجگار زۆری دەبێت بۆی کە بە تایبەتە و کەسانی کە لە پرۆسی خوێندنان لە زانکۆکاندان گرنگە هاوشانیەوەی کە لە زانکۆدا دەیخوێنن گرنگی بە خوێندنەوە بدەن ئەگەر ڕۆژانە کاتژمێرێک دوو کاتژمێریش بێت و دەتوانن لە تەنیشتیشیا سۆشیال میدیا و فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکان بەکار بێن بەڵام ئەمە نەبێتە مایەوەی کە زۆری بەکارهێنانی سۆشیال میدیا بێتە مایەوەی کە زۆرێک لە هاوڵاتیان و گەنجان دوور بکەونەوە لە کتێب خوێندنەوە بەگشتی باز لەوە دەکەین چی بکرێت بۆی کە زیاتر گرنگی بە کتێب خوێندنەوە بدرێت کە کەمێکی دیکە میوانەکەمان ئامادە دەبێت و گفتوگۆ لەو بارەی دەکەین بەڵام پێشەوەی کە باز لەو تەوری یەکەممان بکەین دەچینە لای سرودێک پێکەوە بینەری ئەو سرودە دەبین. خۆشەویستان لە چاوەڕێی یەکەمی بەرنامەکەماندا باز لەوە دەکەین ئایا هەر بەجددی لە ئێستادا سۆشیال میدیا بووەتە بەدیلی کتێب خوێندنەوە ئایا سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان وای کردووە کە زۆرێک لە گەنجان و هاوڵاتیان دوور بکەونەوە لە کتێب خوێندنەوە گفتوگۆ دەکەین لەو بارە لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا بەرهەم عەلی ڕاهێنەری گەشە پێدانی برۆی مامۆستا زۆر بەخێر بێ. سپاس بۆ بەڕێستان کاکدانیار شیرەخان سوپاسانەکەم بەرهەم عوسمان هەروەکو ڕاستکردنەوەیەک
تەوەرەکەتان دەستان خۆش بێت تەورێکی گرنگ و پێویستی ئەسێنێ و کۆمەڵگەی کوردیە بە حکمیەوەی کە بەکارهێنەرێکی زۆر لە نێو تۆڕە کۆمەڵایەکان لەسەر ئاستی جیهان و کوردستانیش بە تایبەت بەکارهێنەرێکی زۆری تۆڕە کۆمەڵایەتیەکانن بەنسبەت تۆڕە کۆمەڵایەتیەکان و وەکو جێگرەوەیەک بۆ بابەتی کتێب خوێندنەوە ئەتوانین بۆ شێوازە تعبیری لێ بکەین با بڵین ئەتوانین بڵین شێوازێکی ڕاستەوانی هەیە لەگەڵ کتێب خوێندنەوە لە هەمان کاتشا پێچەوانەیە ڕاستەوانەیە بۆ ئەو کەسانی کە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوازێکی هاوسەنگ و دروست بەکارێنن پێچەوانەیە بۆ ئەو کەسانی کە بە شێوازێکی عەفەوی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکارهێنن ئەو کاتێک کە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوازێکی تەندروست ڕێخستنەوەی کاتت بۆ کرد تەنها ئەوە نەبوو کوێرانە ڕۆژانە کە لە سەرەتای ڕۆژەوە تا ئێوارەکەی کاتێکی دیاریکراوە دانەنا بۆ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود بەرنامەیەکی دروستت نەبوو بۆی بە دڵنیاییەوە ئەچیتە بازنەی دووهەمەوە کە تۆڕە کۆمەڵایەتیەکان زەرر بۆ ژیانی تۆ بابەتی دووهەم ئەوەی کە تەریب و هاوسەنگە بە تەبیعەتی حاڵ ئەم کەسانە بەرنامە و پلانی تایبەتیان هەیە بۆ ژیانی خۆیان بە دڵنیاییەوە کە بەرنامی بۆ تۆڕی کۆمەڵایەتی و کتێب خوێندنەوەدانا ئەتوانین وەکو سامپڵێک وەریگرین کە ژیانی ئەم کەسە ژیانێکی تەندروست و هاوسەنگە بۆ کۆی کایەکانی ژیان ئەتوانین بەشێکی گشتی بڵێن میدیا ئەتوانێت خو جێگرەوەی خوێندنەوەی کتێب بێت ئێستا زانین کە زۆربەی کەس لە ڕێگەی سوۆسیال میدیا لە ڕێگەی موبایلەکەیەوە کتێبەکاندا ئەبەزێنێت و لەو ڕێگەوە ئەی خوێنێتەوە طبعی با ناوی جێگرەوەی لێ نەنین وەکو یارمەتی دەر ینی ئێمە لە ساڵانی زوو زانایانی موسڵمان کاتێک ئەچوونە بە دوای فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێکی زۆر جارجارێ و بۆ مانگێک ڕێیان نەکرد بۆ فەرمودەیەک ئێستا لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی لە ڕێی سوۆسیال میدیا و بە کلیکێک بە سەدەها و هەزارها فەرمودە و ئاڕای جیاواز دێتە نێو ئەپەکەی تۆ یاخود ئەکاونتەکەی تۆ وەکوتم ینی لەو بەشە ناتوانین ناوی جێگرەوەی لێ بنین تەنها ئەتوانین بڵین هاوکارێکی باشە بۆ ئەوەی کە بتوانانی ئاستی زانستی و معریفی بۆ بابەتێکی دیاریکە وەربگری ئێستا هەڵەیەکی باو هەیە بەداخەوە لە نێو تاچی کوردیا کە ئینتەرنێت یاخود تۆڕی کۆمەڵایەتی کردووە بە مەزدەری یەکەم وەکو وەرگرتنی ئاستی زانیاری کە ئەمە هەڵەیەکە لە ڕێی شاشەکەی بەڕێستان یاخود لە ڕێ ئەم جۆرە بەرنامانەوە گرنگە ئەو فەهمە ڕاست بکرێتەوە کاتێکە ئاەتی قورئانیش باز لە هەر حەدەسێکە ئیکا تیڤیان کەی لە هەر بابەتێکە دێتە پێشەوە ئێستای سوۆسیال میدیا بەگشتی کە کاتی حملی هەڵبژاردنە بە تایبەت بۆیە بە دەرفەتم زانی باسێک لەوە بکەم کە قسەیەک ئەکرێ کاندیدێکە یەکێک لەو کاندیدە بەڕێزانە قسەیەکەکە ئەبینی بەداخەوە ئەم بابەتە مۆنۆپۆڵەکرێ بۆ ینی شکاندن لەم شخصیەتە یاخود لە نێویاندا لە نێو بازنە ئیسلامیەکە بەداخەوە زۆر باشە ئەمە وەستە بەرهەم دەبینین کە لە میوانیە گەورە و مناڵ و پیر و بەتەمەن و ئێستا هەمووی خەریکی موبایلەکەیەتی لە چایخانەیە گورە لە هەموو شوێنێکە تەنانەت لە هۆڵی کتێب خوێندنەوەشە زۆر جا کتێبەکە لە تەنیشەتی کەمێک سێری موبایلەکە شێکە ئایا بەڕاستی ئەوە ئێمن بە دروستی بەکاری ناهێنین یاخود هەر شێوازی سوۆسیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان دەبێت بۆ شێوازە بەکاربهێنرێت طبیعەتی تۆڕی کۆمەڵایەتی تاک بەعام حەزی لە جۆرێک لە فزولی و گەڕان بە دوای با بڵین زانیاری و ئەو بابەتانە طبیعەتی سوۆسیال میدیا بۆ خۆی وەکو ئاماژەم پێداوات لێەکە بگەڕێت بە دوای شتێکە سەرەداوی بابەتێکە دۆزیتەوە حەزەکەی بچیتە قوڵای بابەتەکەەوە یعنی واد لێەکە بە طبیعەت تۆڕێکی هەرزانی وەکەوتێ فزولیە بگەڕێ بە دوێن معلوماتەکانە کتێب معلوماتی ورد و زانستی دەداتێ بە حکمیەوەی کە ئەوانی لە نێو کتێبەکانە ئەنووسێن طبیعی باسی کتێبێکی ستانداردی معتەبەرەکەین ئەگنا لە نێو ئەمیشادا کۆمەڵێک بابەت هەیە کە جێی ئاعتیبارین بەداخەوە بۆیە لەو کاتەدا کتێب ئەتوانێت ینی فەهم و زانست و زانیاریت بباتە ئاستێکی پێشەوە بە پێچوانی تۆڕی کۆمەڵایەتیەوە ئەگەر ببارە سلبیەکەی بێت بەڵام مامۆستا لە ئێستادا زۆربەی تاکەکان پەنا بۆ سوۆسیال میدیا ئەبن ئەوترێت کە ئەو بۆ نمونە تۆ کلیکێک لەسەر بابەتێکەکەی هەموو زانیاریەکە بۆیێنێ بەڵام جاران لە بۆهۆی نەبوونی سوۆسیال میدیا ئەمان بینی کە بە دوای سەرچاوەیەکە ئەگەڕای ئەو سەرچاوێژ نازانین تا چەندە ئایا سەرچاوەکانی زانیاریەکانی ڕاستن دروستن ینی بە پێچەوانەوە زۆربەی خەڵگەڵن کە ئێستادا بەکارهێنانی سوۆسیال میدیا باشتر و زانیاریەکانی دروستترن وەک لەوەی کە بگەڕی بە دوای کتێبێکدا طبیعی باسی ئەوم کرد ئەگەر وەکو هاوکارێک لی بڕوانی بۆ بابەتی کتێب خوێنەوە بۆ زانست و زانیاری ئەبینی ئێستاک ئۆفەرێک ئەدرێت لە نێو با بڵین کۆمپانیایەکی دیاریکراوە ئەم ئۆفەرە ئەگەر ساڵان بووە زوو نەئەگەش بە تۆ
کاتە لێرە بەبارە ئیجابیەکەیە ئەتوانین ئەوەی لێ بخوێنینەوە کە لە کورتترین ماوەیە زۆرترین زانیاری وەرئەگری بەڵام ئەوە کەوتۆتە سەر ئەو تاکە چۆن ئەم زانیاریە ئەچێتە قوڵایی بابەتەکان بۆیە وەکو بەدیل وەکو جێگرەوە وەکو باسم کرد ناتوانین ئەو ناوی لێ بنین چونکە بڵێن سوۆسیال میدیا لە ئێستادا وەکو هاوکارێکە بۆ کتێب بەدڵنیاییەوە چونکە ئەو کاتێک کە سوۆسیال میدیا وریای نەبین ینی ئەمە توێژینەوەکان هەر بەسیترین وونە وەستانی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەم شەو ینی مرۆڤایەتی طبیعی ئەمە بابەتێکی سیاسیشی ئەتوانی لێ بخوێنیتەوە کە کاتێککە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بەگشتی تەحکومی پێکرێ لەلایەن با بڵین تۆڕێکی فراوانی دەوڵەمەندان و سیاسیەکانی وڵاتان یعنی ئەو کاتێک کە بە کلیکی هەموو شتێکی وەستان مرۆڤایەتی ئەگەڕێتەوە بۆ ئەسڵەکەی خۆی بۆیە خودی تۆڕە کۆمەڵایەتەکان سوۆسیال میدیا بەشێک لە فەراغ و مەشغاڵەت و ئەو کاتە زێڕینانەی ژیانی مرۆڤەکانی بردووە بۆ خۆی لە پێناو جۆرێک لە ناو شیاری گەنجەکان ڕاستە بە دیوێکیاتۆ ئەتوانی لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان کۆمەڵە بابەت هەیە زوو دەستکەیە بەڵام وریای نەبی کات زایعەکە تەمەنە زایعەکە ئەدباتە کۆمەڵی هەڵی زەقی استراتیژی ژیانتەوە کە ڕێکردنەوەی بۆ مروری زەمان کاتێکی زۆرتریەوێت مامۆستا لە ئێستادا دەبین لە ڕابردوودا عێراق بەگشتی و هەرێمی کوردستان چەندین ئەدیب و ڕووناگیر و ڕۆشنبیری تێدا بوو لە ئێستاشدا هەر بوونی هەیە بەڵام پێ دوایە تەنها هۆکاری پاشەکشێکردنەوەی کتێب خوێندنەوە و خوێندنەوە تەنها سوۆسیال میدیا بێت لە ئێستادا یاخود هۆکارێکی دیکە هەیە یاخودەوەیە کە دەرونی ئەو کەسانە ئارام نییە ینی حەز بە کتێب خوێندنەوە ناکات بیر و هۆشی لای شتێکی ترە بۆن منە لە قەیرانی ئابوووریەوە بیگرە تا چەندین مەشاکیل لە کۆمەلگای خۆماندا ئەمانە پێدوانیە بوونەتەوە هۆکاریەوەی کە وا بکات کە ئەو کەسە دەرونێکی ئارامی نەبێت و نەتوانێت کتێب خوێندەوە کە دەزانین کە کتێب خوێندنەوەش و خوێندنەوەش پێویستی بەوەی کە دەرونێکی ئارامە هەبێت و ئامادەکاریەکە هەبێت کە چێژ لەو خوێندنەوە وەربگریت دەبینین ئێستا لە کۆمەڵگە جیاوازەکان عێراق و کوردستان بە تایبەت هێندە کێشە و مەشاکیل زۆرە هێندە قەیران زۆرە بەداخەوە کە گەنجەکە بە ناچاری خوێندن تەواوەکە دەرفەتی ژیانی هاوسەرگیری و دامەزراندن و ئەو ژیانە شایستەی کە تایبەتە بۆ گەنج دەستی ناکەوێت کە نەبوو بە ناچاری ئەبێ بچێت ئەو کاتانی کە هەیەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و سوۆسیال میدیا پڕیکاتەوە بۆیە بەئەکید هەموو ئەو قەیرانانەی لە نێو کۆمەڵگەکەدان وا لە گەنجەکە گەنجێک ئەڵێ من چی بخوێنمەوە کە پارە لە گیرفانمانە چی بخوێنمەوە کە ژیانم تەمین نەبووە یعنی خۆ ئەمە خوێندنەوەی بەشێکە لە گەنج ئەو گەنجانیشی کە خاوەن پلان و بەرنامەی خۆیانن بەئەکید کتێب هەمیشە هاوڕێیەکی گرنگە لە ژیانیانە بۆیە عادەتەن خوێندنەوەش بەگشتی وا لە ئینسانەکات کە هەم با جیهانبینی واقعی بخوێنێتەوە ئەو دۆخی کە دروست بۆ دۆخێکی قەیراناوی سیاسی اقتصادی بتوانێت دەسوپەنجەی لەگەڵ نەرمکە مامەڵی لەگەڵکە بەڵام باز لە زۆرینەی گەنجەکەین زۆرینەی گەنج ئەم خوێندنەوەی نییە ئەم جیهانبینی نییە بۆ کتێب و بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆیە ئەچێتەوە ناو بازنەی بە فیرۆدانی کات و سەرمای ژیانی خۆی بۆیە قسەیەکی هەیە ئەڵێ ئەگەر دەرمان یا ژەهر بیتێ دەست حەکیمێت بۆ تەکا بە دەرمان بەڵام دەرمان بیتێ دەست نەزانێت ئەیکا بە ژەهر ئەم قسەیە ئەتوانین بە تەواوی لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان بیپێوین پێی ئەگەر کەسێک نتوانێت ئەو کاتانەی لە خزمەت تۆڕە کۆمەڵایەتیەکانە با تەنها بارە سلبیەکەی باز نەکەین ئەم دیوەیشی هەیە ئەتوانین بەبارە ئیجابیەکە سوودی لێ ببینین یعنی ئەمە کە باز لەوەکەین باز لە زۆرینەیەکەکەین کاتێک کە تۆڕی کۆمەڵایەتی بۆ سیمینارێک بۆ محاضەرێک بۆ بابەتێکی گشتی بۆ دروستکردنی ڕایگشتی یعنی خۆ شۆڕشەکانی بەهاری عەرەبی کە دروست بوو چی دروستی کرد ئیرادەی تاکەکان دواتر لە ڕێی سوۆسیال میدیاوە چووە سەر ئەرزی واقع بۆیە بەم دیوایە ئیجابیاتی تۆڕە کۆمەڵایەتیەکان خاڵێکی قووەتە بەڵام وەکوتم گرنگە ئەو تاکەی کە بەکارهێنەری ئەم بابەتەیە بتوانێت چۆن مامەڵی لەگەڵا بکات زۆر باشە جیاوازی خوێندنەوەی کتێب یان خوێندنەوەی کتێبێک لە ڕێی سوۆسیال میدیا ئەوە چییە؟ ینی ئایا وا باشترە کە لە هەر کتێبە چاپکراوەکە بخوێنیتەوە دەبینی لە ئێستادا هەمان کتێب بە چاپکراوی هەیە و لە سوۆسیال میدیا شاتوانی داونلۆدی بکەیت و بخوێنیتەوە جیاوازی ئەمانە چییە؟ طبعی خوێندنەوە چێژی تایبەتی خۆی هەیە گەر باسێک لێو بکەیتەوە بەرکەوتن لەگەڵ لەم سیوەرەقەکانە هەبێت لەگەڵ کتێبەکە هەبێت کتێبەکە پێ باشتر بەڕای من کتێبەکە باشتر و گرنگترە بەڵام لەم دیوەشە تۆ سەفەرێکەکەی ڕێگەیەکەتی 2 سەعاتی هەیە بۆیە ئەچینەوە ئەو قسەیە یارمەتی دەرە تۆ لەو چێ ئەو کتێبە
لاپەڕەکانی 400 پەڕە بێت نتوانانی بکێتە ناو جانتاکەت بەڵام لە ڕێ ئەپی مۆبایلەکەت و دادبەزاندووە ئەتوانین نوێ ڕێگەکەی پێڕێکەکەی نوێی کتێبەکە تاوکەین لەو ڕۆ ئەتوانین ئەم حاڵەتە ینی ئیسفادی لێ بکەین لەناو ئەپی مۆبایلەکانمانە بەجارێک دێ هاوسەدەها کتێبی باش بخێنی ناو مۆبایلەکانمانە بەڵام لە ڕووی فیزیکیەوە ناتوانانی کتێبەکان لەگەڵ خۆمان هەڵگرین ئەتوانین لەو دیوە ئیسفادە لەو لایەنەوە بکەین بەنسبەت خوێندنەوەی ڕوبەڕوو با بڵێن کتێبەکە کە لەمسیەکەی ینی چێژی تایبەت و گرنگی خۆی ئەویش بەدەل لەلایەنە سەحیەکەی کە بابەتی خوێندنەوەیکی زۆر بە دیار ئایپاد و مۆبایلەوە لەوەی زەرێک لە ڕووی سەحی و لە ڕووی چاوی ئینسانەکان بێت زۆر باشە مامۆستایان ناوبڕێک وەرەگرین و دواتر دەگەڕینەوە لاتی لەگەڵە بەردەوام بە یارمەتی خۆت وەڵە بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێکی کورت و دواتر دەگەڕینەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بە چێژ و بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانین نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاتان لێبێت دازان و خۆشەویستان گفتوگۆ دەکەینەوە لەبارەی گرنگی سۆشیال میدیا وەرەوە ئایا بۆتە بەدیلی کتێب خوێندنەوەوە لەگەڵ سۆشیال میدیادا لە ئێستادا یاری ئەلکترۆنەکانیش بوونیانەیە کە کاتێکی زۆر دەبنێمەش لەم بەشەدا باز لەوە دەکەین کە ئایا یاری ئەلکترۆنەکانیش بوونەتە مایەوەی کە گەنجێکی زۆر دوورکەوێتەوە لە کتێب خوێندنەوە. دووبارە سڵاو لێبێت مامۆستا. لە ئێستادا دەبینین هاوشانی سۆشیال میدیا یاری ئەلکترۆنەکان هەیە. سۆشیال میدیا لەوانەیە کاتێکی کەمێک زۆر جار کەمتر بێزار بێ لای دەبێت کاتژمێرێک بێلایەن 2 کاتژمێر بێ بەڵام زۆر بیستومە یاری ئەلکترۆنەکان لە نێو گەنجاندا 8 کاتژمێر 7 کاتژمێر خێریکی ئەم یاری ئەلکترۆنیە. ئایا ئەمە کاریگەری دەبێت لەوەی کە ئەم کەس ئالوو دەبێت بەمەوە و بە تەواوەتی دوورکەوێتەوە لە کتێب خوێندنەوە و هەروەها دواتر باز لەوە دەکەین کە گرنگی کتێب خوێندنەوە لە گەنج دەکات کە وشیار بێت لە پرسەکانی کۆمەلگا لەوەی کە دەنگیە بێت لە کۆمەلگادا. بۆتە بەڵاو مۆتەکەیەکی تر ینی ئۆفەر بە ئۆفەر ئۆپشن بە ئۆپشن ئەیا بە گەنج بەس بە خااتری ئەوەی ئەو ژیانە گەنجێتی خۆی کە ژیانێکی سادەی هاوسەنگە نەچێ بەلایە بە هۆکاری چی دەبینی ئەگەر لە ڕێی تۆڕە کۆمەڵاتەکان نەیگرتی دێها یاریت بۆ ڕیزەکە ئەم گەنجات ینی جۆرێک لە بەنجی ئەکات کاتەکانی تاو بە شوازێکی خراپ ئەبات. ئەگەر باسێک لەو بکەین دەبینی گەنجێک زۆرینی زۆری کاتەکانی لە نێو تۆڕە کۆمەڵایەتەکان یاخود لە نێو یاریەکانە بەسەرە بە
هۆکار ینی پشتی دوای ئەم بەکارهێنانە چی لێ دێ گەنجێکی سستی پستی تەمبەڵ واتە ناتوانێت ڕوبەڕووی کێشەیەکی سەرەتای نێو ژیانی خێزانی خۆی بێتەوە ینی توانای بڕیاردان قەراردان بۆچی چکە غیابە لە کۆمەلگا کاتێک کە تۆ هەموو کاتەکان دەنێت تۆڕە کۆمەڵاتەکان بەسەر بر بە دوور بووی لە کتێب و جیهانبینی تایبەت بەخۆت بە دڵنیاییەوە دوورەبی لە ڕە و قسە و بڕیارەکانی خۆشە مامۆستا پێشتر ئاماژەت بەوە کرد کە ئەگەر سوۆسیال میدیا بە ڕێگایەکی تەندروست و ڕاست بەکار بهێنرێت ئەو ڕێگا تەندروستە کامەیە کە گەنجان هۆشیار بکەیتەوە یاخود بەکارهێنەرانی سوۆسیال میدیا هۆشیار بکرێنەوە کە بە ڕێگایەکی ڕاست و تەندروست بەکاری بێنن زۆر باشە ئەکیت هەمومان بە ڕێزان و بینەرانیشتان تووشی ئەو حاڵەتە بوون گەنجێک ئەبینێ دراوسێتی یا برایەتی کەسێکی نزیکێتی ئەبینێ زۆر جاروتومانە تەمەنی لە پێش خۆیەتی بۆچی چونکە ئەم کەسە کاتەکانی ڕێخستۆتەوە کاتی علاقات میوانی پەیوەندی کۆمەڵایەتیەکان کتێب ئینتەرنێت کاتەکانی بە شێوازێکی تەندروست ڕێخستۆتەوە بە دڵنیایە ئەم کەسە فەرقی هەیە لەگەڵ کەسێکە هەتا دووسێ شەو بەدیا تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بێت بەیانی سەعات 11 هەڵەسێ بۆیە کۆی ژیانی ئەم کەسە غیابە وەکوتم لە نێو کۆمەلگا لە نێو کتێب هەموو ژیان لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکانە کە ئەمە ینی سلبیات و زەربەی یەکەم لە گەنجەکە خۆیەتی زۆر باشە مامۆستایان دووبارە گەڕینەوەلات پەیامنێرانمان ئامادەن زانیاریەکانی ڕۆژوەرەگرین ببوورە بەڵێ بەڕێزان دەچینە بڕگەی پەیامنێران و بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاری سەرجەم شار و شارۆچەکان سەرەتا دەچینە لای پەیامنێرمان جەلال جەباری لە چەمچەماڵ جەلال سڵاوت لێ بێ ئەم کاتت باش زانیاری لای تۆ چییە فەرمووە گەر بۆمان بخەیتە ڕوو جەلال سڵاوت لێ بێ و ئەم کاتت باش ئەگەر گوێت لە دەنگی ئێمەیە بزانین زانیاری لای تۆ چی هەیە بۆمان بخەیتە ڕوو فەرموو بەڵازان دیارە لە ئێستادا ئەمڕۆ بڕیارە لە بەشێک لە شار و شارچەکان لە هەرێمی کوردستاندا گرتبوونەوە ئەنجام بدرێت مامۆستایانی وانە بێژ داوای مافەکانیان دەکەن داوایەوەی دەکەن کە موچەکانیان بۆ زیاد بکرێت بڕیارە لە چەند شار و شارچکەی گرتبوونەوە لەو بارەیەوە ئەنجام بدەن دووبارە دەگەڕێنەوە لای جەلال جەباری جەلال سڵاوی خوارد لێبێت و زانیاری چالاکیەکان چین لەوێ بۆچی گرتبوونەوە و مامۆستایانە بەڵێ سڵاوتان لێ بێم کاتتان باش دیارە هاوشێوەی بەشێکی زۆر لە شار و شارچەکانی دیکەی هەرێمی کوردستان ئەمڕۆژ لە بەردەم بەڕێوەبەرێتی پەروەردەی چەمچەماڵ ژمارەیەکی زۆر لە مامۆستایانی وانەبێژ لە سنووری بەڕێوەبەرێتی پەروەردەی چەمچەماڵ گرت بوونەتەوە و بەیاننامەیەکیانەیە من ڕاستەو خۆچمە لای خوێندنەوەی بەیاننامەکەیان مامۆستا گیان پێما بێ بەیاننامەیەکتان هەیە سڵاوتان لێ بێم کاتتان باش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتم بەیاننامەی مامۆستایانی وانەبێژ لە سەرجەم پەروەردەکانی هەرێمی کوردستان هەمان بەیاننامە و هەمان گفتوگۆ و هەمان وتارە ئێمە ئێستا لێرە بەیاننامەی خۆمان دەخوێنینەوە داواکاری خۆمان پێشکەشەکەین داواکاری ئەمە بۆ ڕایگشتی بۆ ئەنجومەنی وەزیران بۆ وەزارەتی پەروەردە بۆ وەزارەتی پلاندانان بۆ پەرلەمانی کوردستان بۆ هەموو چین و توێژەکان ئەوانەی کە مافخراون ئەیانەوێ مافی ئێمە بگەێنن بە دەسەڵات ئێمە داواکاریمان گەیانەوە بە یەکەی دارەکان بە سەرجەم ئەنجومەنی وەزیران بە سەرجەم پەرلەمانتارەکان سەرجەم فراکسیۆنەکان لێرەوە پێتان ڕاگەێنم بەڕێزانیمەوە گەێنرانی مامۆستایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان کە نێنرا بەڵازان ئەوە بەشێک بوو لە گرتبوونەوەی لە شاری چەمچەماڵ ئەنجام درراوە کە مامۆستایانی وانەبێژ ماوەی چەند ساڵێکە کار دەکەن بە شێوازێکی وانەبێژی و بڕێ موچەیەکی زۆر کەم ئەوان داوای ئەوە دەکەن کە بە شێوازی گرێبەستیش بێدا بمەزرن کە ژمارەیەکی زۆر مامۆستای وانەبێژ لە هەرێمی کوردستاندا هەیە و ڕۆڵێکی کاریگەریان هەبووە لەوەی کە نەیانهێشتۆ پرۆسەی خوێندن پەکی بکەوێت بزانین لە کەرکووکیش دووبارە پێم وابێت گرتبوونەوە یاخود چالاکیەک لێژ ئەنجام دەدرێت کە هاوکارمان چییە لێ وەردەگرین چی ئاسڵی خوارد لێبێت و دوایی زانیاری و چالاکیەکان چین لە پارێزگای کەرکووک بەڵازان ئەگەر چیا گوێبیستی ئەمە بێت کە لەوێش پێم وابێت چالاکی و گرتبوونەوە ئەنجام دەدرێت زانین لەوێ چ باسەوە زانیاری و چالاکیەکان چین لە پارێزگای کەرکووک ماوەی زۆر دەمێکە کە چیا هەواڵ و زانیاری نەبوو لە پەیامی ڕۆژ و هەڵبەتە لە بەشی هەواڵ و بەرنامەکانی دیکە زانیاری هەبوو بەڵام بۆ پەیامی ڕۆژ دەمێکە لە لای ئێمە دەرنەکەوتە بزانین ئەمڕۆ زانیاری و چالاکیەکان چییە لای چیا و چیمان بۆ دەگوازێتەوە لە پارێزگای کەرکووک
وڵازان تاوەکو پامێرمەچیا ئامادە دەبێت گفتوگۆ دەکەینەوە لەگەڵ میوانەکەمان مامۆستا بەرهەم لە ئێستادا دەبینین لە کۆی جیهاندەوە لە ڕابردوشدا بۆ شێوازە بوو ئەو دەسەڵات و سیستەمە دیکتاتۆرانی یاخود ئەوانەی کە بیانێ لەسەر کورسی دەسەڵات بمێنەوە هەمیشە هەوڵی ئەویان نیاوە کە گەنجان کەمتر گرنگی بە کتێب خوێندنەوە بدەن گرنگی بەوە بن کە هۆشیار بن چالاک بن ڕۆشنبیر بن وی کە وەکو خۆت ئاماژت پێکرد گەنجێکی سست و لاواز دروست ببێت و دەنگەڵ نەبرێت لەبەر ئەو ناڕەزایانی کە ئەو سیستەمە پێڕەوی دەکات. ئێستای بەڕێوەبردننی وڵات ینی کوردستان کە بەدایپەت دوو حیزبی دەسەڵات بەداخەوە ینی ڕۆڵێکی ناشرینیان بەرامبەر بە گەنج هەبووە دێ هاوسەدەها گەنج ئەبینی ئەبنە خواردنی حوت و ئاوەکانی ئیجە و هەموو ئەو کۆچە نالەبارانەی کە ئەکرێ بۆیە بەم دیوەیە کە گەنج ئەرکی خۆیەتی ئێستا کاتێ حکوومەت لی ناپرسێتەوە ژیانی بۆ تەمین ناکە پێداویستە سەرەتایەکانی بۆ فراهم ناکە لێرەوە پێویستە گەنج وشار بێت و ڕابچڵەچێ بە پڕچەکردنی معلومات و زانست و زانیاری لەوە ئێستا گەنجێک بڵێ من چی بکەم لە کتێب کە ژیانم نییە بەڵام بە هەر نەبێ وا لە تۆ ئۆکات کە واقعی و جیهانبینیەکی دروست بۆ ئەو خەڵکانی کە شیاوم بیانێریتە شوێنەکە ئەگەر بۆ خۆت نەبێ بۆ نەوەکەت بۆ داهاتوو مناڵەکەت ژیانی شایستە بۆ نەوەکەی خۆت دروستکە بۆیە ئەمە خوێندنەوەیکی واقعیە بۆ گەنجێکی خوێنەواری مسەقف خۆ قسەیە لە خۆ نەهاتووە کاتێک کە بە گەنجێک ئەوترێ گەنجێکی وشیارە ئاگاداری حەدەسەکانی ڕۆژە بە دڵنیاییەوە ئەم گەنجە باڵی فەرقی هەیە لەگەڵ گەنجێکی تراکە هەموو ژیانی لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکانە کاتێککە خوێندنەوە متابعات کرد بە دڵنیاییەوە دوور نابی لەو واقع و حەدەسانەی کە ڕوئەدات. زۆر باشەکەواتە چی بکرێت کە گەنجان ئاشت بکرێنەوە لەگەڵ کتێبە دەست بکەنەوە بە کتێب خوێندنەوە واز لە سۆشیال میدیا بهێنن. لە ئێستایا دەبینین کە ینی بەجددی زۆربەی گەنجان وازیان لە خوێندنەوە هێناوە یان ئێستا لەوانەیە لە دەگەنجا پرسیاریان لێ بکەیت گەنجێکیان کتێب بخوێنێتەوە هەمووی مەشغوڵی سۆشیال میدیا و کات بەسەربردن ئەبێت چی بکرێت چۆن ئەم گەنجانە هوشیار بکرێنەوە کە دەست بە کتێب خوێندنەوە بکەنەوە. ئاوەکو ئاماژەم پێدا خاڵی یەکەم جیهانبیری ئەم گەنجە بۆ خۆیەتی پلانی بۆ داهاتووی چی ئەبێت خاڵی دووهەم پێویستە لە نێو خێزانەوە بگەڕێنەوە چکە ئوسرە و خێزان کایەکی گرنگی کۆمەلگایە لەوەی بڵێ گەنجێک کە تەمەنی 12 ساڵە ئەمانە بەکارێنەرێکی یەکەمی نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان بەتایبەت بۆ بابەتی پەپچووی کۆمەڵێک یاری کە بەکارێت خێزان ڕۆڵی گرنگی تەواوی هەیە لە وعی و شارکردنەوەی ئەم گەنجە لە سەرەتای پێگەشتنیەوە بەڵام خێزان چی بکات لە کاتێک بینێ ئێستا زۆربەی گەنج کواگوێ بۆ دایک و باوکە گرێت دەی ئەو کاتە ئەم واقعی لێ دروستە بێت کە ینی فەوزایەکی ئیجتیماعی کە دەسەڵات بەداخەوە ئەوەی ئەوێت بەڵام گرنگ نیە لە بیداهێتەوە لە بناغەوە دایک و باوک ڕۆڵیان هەمێ لەوەی کە گەنجێکی وشیاری ینی مناڵێکی وشیاریان بۆ دروست بێت بە دڵنیاییەوە ناڵم گرنگە کە باسی خێزان ئەەکەم خێزان ڕکیزەی یەکەمی هەموو گۆڕانکاریەکانە کاتێک کە تۆ گەنجەکەت پێگەیان زۆر باز لە پرۆسەی پەروەردەکرێ یعنی پرۆسەی پەروەردە کە باس لە پرۆساکرێ بابەتێکی دوورمەودایە ناکرێت تۆ مانگێ لەگەڵم گەنجە لەگەڵم تازە پێگەشتووە بی لێرە بەرمەجەیەکەی بە کۆمەڵی بابەتی تەندروست و جوان لەگەڵ تایە بەڵام لە دەرەوە ئاگات لە هاوڕەکەی نەبێت لە دەرەوە ئاگات لە نێو چوونە دەرەوەکانی نەبێت نەبیتە دایک و باوچێکی لەزگە ببی بە هاوڕێی کاتێکە لە دەرەوە ئەچێت تۆ لێرە شەحنیەکەیتەوە بەڵام لێ هەمووی مزەیەفەکە گەنجەکە ئەی باتە دەرەوە ئاشنایەکە بە کۆمەڵی بابەت کە دوورە لە پەروەردە و پەروەرشیاری ئەم گەنجەوە بۆی گرنگە کە باسی خێزان ئەەکەین دایک و باوکی ئەم منداڵە ینی جەوێکی بۆ فراهەمکە کە خوێندنەوە ساڵانە خۆشبەختانە پێشنگای کتێبەکرێتەوە ئەم گەنجە بیبا لەگەڵ خۆیان ئیتر ئەگەر تەمەنێکی تازە پێگەشتی بێ ئەم گەنجە هەست بە بەرپرسیارەتی و مەسئولیاتی خۆی ئەکات وای لێ دێت خۆشەویستی و حوبی خوێندنەوەی بۆ دروستە بێ خاڵی دووهەم ئەو ناونیشان و مەزدەرانەی کە هەن ینی ناکرێتەوە گەنجێک سەرەتای خوێندنەوەیەتی بیبێ بە کتێبێکی هزار پڕی و مەشغوڵیکەی بە کۆمەڵی نامیلکەی سەرەتاییەوە کە کتێبی لا خۆشەویستکەی وردە و دەوای لێ بکەی ئەوترێ مامۆستا و کەسە نییە کە فێرتەکە ئەو کەسێک کە گڕی زانست و زانیاری لە دڵ تا ئەکاتەوە واد لێکە شەیداتەکە بۆ گەڕان بە شوێن زانست و زانیاریە ئەو کاتێک کە ئەم هەنگاوانە وەکو خۆی ڕۆی بە شێوازێکی تەندروست ڕۆی بە دڵنیاییەوە کە هاتە ناو کۆمەلگا گەنجێک کە وەکوتم خاوەن قەرار و هەڵوێست و قسەی خۆیەتی زۆر باش مامۆستا بەگشتی دەتوانرێت لە ئێستادا کۆنتترۆلی ئەو بکرێت کە تەواوی چینەکانی کۆمەلگا کەمێک کەمتر ینی سۆشیال میدیا بەکاربێن دەبینین کە هەر نەکتێب خوێندەوە سیلی ڕەحم نەماوە بابەتی بوون هاوڕێتی زۆر لاواز بووە بوون کە
کەسێک قەزیەکی لێ قۆم یاخود کەسێکی لێ دەمرێت هەر بە ڕێگەی تەلەفۆنێکەوە بۆی کۆتایی پێدەێنێت و لە ڕێگەی هەر مەسیجێکی سوۆسیال میدیا لەوانەیە سەرخۆشی لێ بکات و تاو دەکرێت ئەمە کۆنتترۆل بکرێت لە کۆنتترۆل دەرچوو بۆتە دیاردە و مەحاڵە ئەکرێ وەکو کۆی گشتی کۆمەڵگەی کوردی لە نێویاندا خەڵک دیندارەکە هەموو ینی تاچی کوردی ئێستا بڕۆ ئەحسایی کرد ینی هەمووی خۆی بە مسلمان ئەزانێ خۆی بە کەسێکی متەدین و دیندار ئەزانێ بەڵام چەندن ئەو کەسانی کە پەیامی پیرۆزی ئیسلام يعني کاتێک کە باسی علم و زانست دەکرێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم يعني وەکو یەکێک لە ڕێگاکانی چوونە بەهەشتەوە من سەلەکە طریقا يلتمس فيه علما سهل الله طريقا إلى الجنة يعني وەکو هۆکارێکی گرنگ بوو ئەم گەنجە کە یاخود ئەم تاکە خوێندنەوە و دیراسە هەمووی لە عیبادەتە و ڕێگایەکە بۆ چوونە بەهەشت ڕێگایەکە بۆ بەگژە چوونەوەی ستەم و نادادی ئەمە هەمووی لە ڕێیەوە بێت لە ڕێی خوێندنەوە و متابعەوە بێت کاتێک کە تۆ کتێبێکی سیاسیت خوێندەوە کتێبێکی ئاینیت خوێندەوە کتێبێکی نیشتیمانیت خوێندەوە لە کوی هەموو ئەم بازنە جیاوازانە ئەبێتە با بڵین هەڕەمێکی گرنگ کە ئەتوانی ژیانی خۆتی پێ هاوسەنگکەی دواتر ڕوبەڕووی ئەو نادادی لە نێو کۆمەلگایە بێتەوە بەنسبەت بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود کۆنتترۆلکردنی ئەو بابەتە ئەبینی بەداخەوە ئێستا جەژنەکان بەنسبەت دەمەی مسلمان و جەژنی ڕەمەزان و قوربانمان هەیە ینی ئەوە دی تێبینی ئەکرێت 3-4 ساڵە بەداخەوە ینی بۆ بە جەژنی ئۆنلاین ینی من لەگەڵ بەڕێستا تەلەفۆنێکە مەسجێکە ئینێرم ئەو پەیوەندی ڕاستە و خۆی فەیس و با بڵێن ڕوبەڕوە بەداخەوە نەماوە ئەچێتە بازنەی دوو هەموو کەسیلەی ڕەحم نامێنە کەسیلەی ڕەحم نەما ئەو کاتە دووری و پەرتاوازەی دروستە بێ وەکو کۆمەڵگەی ئەوروپی کە ینی باشیان زۆرە بەڵام لە نێو خێزان و پەیوەندە کۆمەڵایەتیەکان پەیوەندێکی داڕماوە دەبینی هەر ئەوەیە ئێستا ئەوان خەریکە دەست پێ ئەەکەنەوە ئەوەی کە ئێمە وازی لێهێنن ئەوان لە سەرەتای بیناکردن و دەست پێکردنەوەین بۆ ئەوەی کە هەموو فەوزایی کە دروستی بۆ ڕێکی خەن تۆ پێ دوایە بە کتێب خوێنەوە ئەم شتانە چارەسەر بکرێت بەشێکی گرنگی کازانی کە ئەوروپی زۆربیان ینی کتێبە خوێنەوارن بەڵام باز لەوە شتێکی کە خەریکە مێژوک ئەوانمان لێ بە پێچەوانەوە تۆ پێ دوایە کە لە ڕێی کتێب خوێنەوە ئەم کێشەیە چارەسەر بکرێت کتێب خوێندنەوەکو ئاماژەم پێکرد یارمەتی دێرێکی گرنگە بۆ تۆ کە جیهان بینیت بۆ قەزیەکان بۆ ڕووداوەکان هەبێ کاتێک کە باسی خوێندنەوە ئەەکەی ئەگەر باسی کتێبێکی سیاسی ئەەکەی جیهان بینی تۆ بۆ سیاست چی لێرێ جیهان بینی تۆ بۆ ئاین بەداخەوە ئێستا دیقەت بین لە نێو بوعدە دینیەکەیە دێ هاوسەدەها ئەفکاری شوبهات و گوماناوی خزێناوتە ناو ئەفکار و بابەتی دینیەوە ئەم گەنجە نازانێ لەکوێ فلتەری پەیامێکی ڕاست و دروستکە بۆیە گرنگە کتێب خوێندنەوە سەرچاوی یەکەم و ئەوڵ و ئەخیر بێ بۆ ئەم گەنجە بۆی کە وشیارێکی تاو وەرگری لەو بابەتی کە بۆی ئەچێ کتێب چارەسەرە بە دڵنیاییەوە لەم دۆخەدا چ جۆرە کتێبێک باشە بۆ گەنجان کە بخوێنەوە و چارەسەری کێشەکەم بکات طبیعی دیاریکردنی کتێب شەیداخان بۆرە بۆیە و پرسیارم کرد چونکە بەڕێز داماژەت بەوە کرد کە کتێب خوێندنەوە کتێبێکی سیاسی گەنجێک بخوێنێتەوە شارەزا ئەبێت لە بواری سیاسەکەیە گرنگە فلتەری ئەوە بکەین لەوەیە طبیعی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم يعني کاتێک کە کەسێ هاتووە بۆ لای يعني کەسایەتی ئەم کەسەی خوێندێتەوە شخصیەتی ئەم کەسەی خوێندێتەوە بە پێی مامەڵەی کەسەکە ئەرکەکەی یاوەتێ یاخود مافەکەی یاوەتێ ئەبوو زەڕی غەفاری هەڵە نەبم کاتێک کە داوای پێگە و مەکانەتێکی بەڕێوەبردنی وڵاتەکات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نایداتێ پێ فەرمێتەوە لە بابەتی زانست و زانیاری و علم و معریفەیە کەسایەتێکی پڕاوپڕی بەڵام بۆ ئەم بابەتە لەوەی قوو و مەهارەتی تۆ لێرە نەبێت بۆیە دیاریکردنی بۆ کتێب بۆ کەسێک یاخود سەرچاوە ئەبێ کەسەکە بیناسی بزانی لە چ مەجالێکە توانە و تاقە و مەهارەتی هەیە بتوانی لەوێەوە من قسەیەکەکەم هەموو جارێک گەنجێک ئەگەر توانایەکی هەبێت لە هەچ بابەتێکەیە ئەگەر ئەم گەنجە بە شێوازێکی دروست و باش ئاراستە کرا ئەم گەنجە ئەتوانێت ئیبداعات بۆ بکات داهێنکاریت بۆ بکات لەو مەجالەی خۆیە بەڵام ئەگەر تواناکە هی خۆی نەبوو مزەیەفت کرد لە بابەتێکی ترە ئەبێتە گەنجێکی مشەوە تێکەڵ نازانێت چۆن مامەڵە لەگەڵ حەدەسەکانەکە بۆیە ئەو قسەی دووبارەی ئەەکەمەوە ئەبێ کەسایەتەکان هەڵی بسەنگێنی بزانی ئەم گەنجە بۆچی باشە پیاوی چ مەدانێکە ئەو کاتە لە ڕێی ئەوە کۆمەڵی کتێبی بۆ دیاری بکرێ
بە دڵنیاییەوە دوای چەند ساڵێک یاخود چەند کتێبێک ئێمە لە ڕێکخراوی گەشەپێدان کۆمەڵێک پرۆژەی خوێندنەوەمانەیە کە ئەمانە هەمووی یارمەتیدەری ئەم گەنجەیەکە جۆرێک لە منافەسە و پێشبڕچی ئەکرێت لە نێوان ئەم گەنجانەدا کۆی ڕێکخراو قوتابیەکان ئەگەر باسی لێ بکەین بۆیە ئەم منافەسەی کتێب و سەرچاوانە بە دڵنیاییەوە لە چەند ساڵی داهاتووە ئەم گەنجە بەرهەمی ئەم خوێندنەوە و زانست و زانیاریی وەرەگرێتەوە. زۆر سپاس بۆ مامۆستا بەرهەم عوسمان ڕاهێنەری گەشەپێدانی زۆر بەخێر بێت. وەڵە بەڕێزان بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاری شار و شارستەکان دەچینە ڕانیە و ڕێناز وەردەگرن. ڕێناز سڵاوت لێ بێم کاتەش باش لای تۆ چییە فەرموو؟ بەڵێ سڵای خواتان لێبێت دیارە هاوشێوەی بەشێک لە شار و شارۆچکەکانی تری کوردستان ئەمڕۆ خۆپشاندانی وانەبێژان هەیە لە سنووری ئیداری ڕاپەڕین دەڤەری پشدەر لە بەردەم پەروەردەی پشدەر خۆپشاندان هەیە و بە هەمان شێوە لە بەردەم پەروەردەی ڕانیەش خۆپشاندان و گرتبوونەوەی ماوەسانی وانەبێژ هەیە. دیارە داواکاری سەرێکی وانەبێژان دامەزراندنیانە بۆ زانیاری زیاتر من دەسمە لای ماوەستا کارۆخ کە بێتە ئێرە ماوەستا کارۆخ پێمان بڵێ داواکاری سەریشی ئێوە چییە تا ئێستا هیچ وەڵامێکی ئەرێنی درەونەتەوە؟ بەخێربێن جێگای داخە زیاتر لە چەندین جارە زیاتر لە 18,000 مامۆستانی وانەبێژ لە سەرجەم پەروەردەکان لە هەرێمی کوردستان خۆپیشاندان دەکەن داواکاری دەکەن و سەردان و بایکۆت و یاداش بە شێوەیەکی مەدەنی. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بێباک بۆ ئاس چینێکی زیندوو چینێکی چالاک و مافخۆرایی ئەم کۆمەڵگایە کە زیاتر لە 22,000 مامۆستای وانەبێژیە هیچ مافیەکەی نییە بچووکتری مافی نییە بۆ شایستەی پێ نادرێت بە 2 مانگ 3 جار شایستەی گوەردەگرێت. جێگای داخەتە ئێستا حکوومەت هەنگاوێکی نێناوە بچووکتری هەنگاوی نێنەوە باشترکردنیژانی وزەرانی مامۆستانی وانەبێژ. ماوەستاگەر پێمان بڵێ لە ڕۆژانی داهاتوودا ئەگەر وەڵامی ئەرێنی نەدرێنەوە ئێوە هەڵوێست چی بێ؟ بەڵێ ئێمە زۆر چاوەڕێی وەزارەتی پەروەردە بەڕێز دکتۆر ئالان بوون کە هەنگاو بنێ لەگەڵ وەزیری دارایی کە پرۆژەیەکی پێشکەش کردو بۆ چارەسەرکردنی بارودۆخی مامۆستانی وانەبێژ. بەڵام بەداخەوە کە ئەوە دەچین بەرەو هەڵبژاردن تا ئێستا هیچ شەواڵێکی خۆش نییە هیچ ئومێدێک نییە. ئێمە لە دوای هەڵبژاردنەکان کە 12 دێ پرۆسی خوێندن دەست پێ دەکاتەوە بە شەیەکی گشتی لە سەرجەم پەروەردەکان بایکۆتی پرۆسی خوێندن دەکەین. زۆر باش خۆش ماوەستا کارۆک نوێنەری وانەبێژانی لە هەرێم دیارە من دەمەوێت کۆمەڵێک لە وانەبێژی تر وەربگرم کە لێر ئامادەن بەڕێزت ئەگەر قسەما بۆ بکەی ئێوە داواکاری سەرشتان بەڵێ بە خێراتندان دەکەین ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژ چەند جارێک ئەو داواکاریەمان پێشکەش کردووە کە ئێمە مامۆستای وانەبێژ حەقمانە مافمانەکە مان بدرێ بەڵام بەداخەوە هیچ لایەنێک گوێ لە داواکاری مامۆستایانی وانەبێژ ناگرێ. مامۆستای وانەبێژ هەیە زۆر ماندووە خاصن لە مامۆستانی باخچەکان بەڕاستی هەموو مامۆستایەکان زۆر ماندووین. حیسەی مامۆستایانی میلاک زیاد کراوە بەس بەوەی کە مامۆستایانی وانەبێژ لەو ناوەی مافخوراو بن حەقمان نەبێ. بۆیە داوا لە حکوومەت دەکەین کە بەدەم داواکاری مامۆستایانی وانەوە بێژەوە بێت. بەڕاستی حەقی خۆمانە مافی خۆشمانە دەست خۆش بێت. بەڕێزەکە بتوانێت بکەی کارەکانی ئێوە مەڵە بەخێربێن وڵی ئێمەوە چەندەمین جارە ئەو داواکاری پێشکەش دەکەین بەڵام بەداخەوە وەزیری پەروەردە زۆر بێباکانەی وەڵامێکمان ناداتەوە بەڵام بۆ لایانی بڕیارە لە هەر ڕۆژە بڕیارێک دێ بە تایبەتی بۆ باخچەکان ئێستا حسەی هەموو حسەکانیانی مامۆستانی میلاک زۆر کراوە بەس بۆ ئەوی مامۆستای وانەبێژ بێبەش بێت. مامۆستا هەیە 9 حسەی هەیە یان 14 حسەیە ئاخر مامۆستایە بە ڕۆژ ماندوو بێ هەتانی وەڕۆ بە هاوشانی مامۆستا میلاک بەقەدرا ئەو ماندووە بۆچی دەبێت بەقەدرا و ئەرک و مافی نەبێت. بەڵێ بەڵێ ئەوە دەبینن ئێستا گربوونە و خۆپشاندانی مامۆستایانی وانەبێژە لە سنووری پەروەردەی ڕانیە دیارە وەکو باسم کرد بە هەمان شێوە لە سنووری پەروەردەی پشدەریش خۆپشاندان و گربوونەوە هەیە. بەڵێ دیارە ئێوە دەکەن لە ڕۆژانی داهاتوودا ئەگەر بێت و وەڵام نەدرێنەوە ئەوە بایکۆتی سەرتاسایی ڕادەگەێنن. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامدێرمان ڕێناز ئەرسەلان سپاس بۆ زانیاریەکانت. بەڵازان لە تەوری دۆمی بەرنامەکەماندا باز لەوە دەکەین کە بۆچی بەشێکی زۆر لە هاوڵاتیان دڵڕاوکیان هەیە کە ئایا بەشداری لە پرۆسی هەڵبژاردندا بکەن یاخود ترسیان هەیە لە پرۆسی هەڵبژاردن بزانانی ئەم ترسە بۆچی یاخود ئەم دڵڕاوکیەیە بۆچی و لەم پرۆسی هەڵبژاردندا کێ هەڵبژێرن. زۆر جار باز لەوە دەکەن کە ئەگەر بەشداری بکەن لەوانە هیچ لە دۆخەکە نەگۆڕێک بەشێکی زۆر وا بیر دەکەنەوە ئەگەر بەشداریش نەکەن لەوانەیە ئەو فۆرمانە تەزویری تێدا بکرێت و کۆمەڵێک بابەتی دیکە کە گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان کە لە پارێزگای هەڵەبجەوە ئامادەیە ئەویش بەڕێز دکتۆر ئیبراهیم حاجی کۆمەڵاز کاک دکتۆر سڵای خوا لەبێت و سپاس بۆم دەرفەتە.
منیش سڵاو و ڕێزم بۆ جەنابتان سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ بینەرانی بیسەرانی بەرنامەکەتان لە هەر کوێیەک هەن ڕێز و خۆشەویستیم بۆ ستافی بەرنامە. زۆر سپاس کاک دکتۆر دەبینین کە لە ئێستادا زۆرێک لە هاوڵاتیان ترسیان لە بەشداریکردن لە پرۆسی هەڵبژاردن هەیە وەروها دڵڕاکی ئەویان هەیە کە ئایا بەشداری بکەن یاخود نیکەن ئەم ترسە بۆچی دەگەڕێتەوە؟ لە ڕاستیدا پرسی ترس و هەڵبژاردن دەبێت ئێمە لاکردنەوەیەکی مێژوویمان هەبێت بۆ کۆمەڵگەی خۆمان. سەرەتا پێم خۆشە ئەم پرسیارەی جەنابەت ببەمەوە بۆ سەرەوە بۆ پاشخانێکی مێژووی کۆمەڵایەتی لە ڕوویەکی کۆمەڵناسیەوە تەماشایەکی بکەین ئەگەر ئیجازەم بن. لە ڕاستیدا کۆمەڵگاکان بۆچی دەزەبن بۆ هەڵبژاردن؟ ئەمە خاڵێکی گرنگە گەر ئیجازە بن لەسەری بوەستین. دووەمیش کۆمەلگای ئێمە لەگەڵ هەڵبژاردنە لەکەیەوە دەست و پەیوەندی هەیە. ئەمەش دوو سێمیش ئەم ترس و قەلەق و ڕاڕایە کاتێ لە کاتی ئینتیخاباتە دروست دەبێ بۆچی حەزەکەم ئەگەر ئیجازەم بن لە پێشەوە پرسیارەکانی پێشەوە جواب بدەمەوە. سەرەتا معلومی جەنابتانە کۆمەلگای مرۆیی کۆمەلگایەکی کۆرپە نییە. کۆمەلگایەکە بە درێژایی دەیان ملیۆن ساڵ عمریەتی مرۆڤایەتی. لێرەدا مرۆڤ بۆ ئەوەی کە پێداویستیەکانی خۆی پیا بکە طبعاً سەرەتا کۆمەلگای مرۆیی کۆمەلگایەکی سەرەتایی بووە. پێداویستیەکانی خۆی خۆدکەفایی بەڕێوەی بردووە بەڵام کاتێ وردوت کۆمەلگا بەرەو ئاڵۆزی ڕۆشتووە ژیان و پڕکردنەوەی پێداویستیەکانی لەدەست خۆی نەماوە بە جۆرە لە جۆرەکان تەبەقاتی ئیجتیماعی دروست بووە کاتێ تەبەقەیەک دێت وەسایلەکانی ئینتاژ و بەزەبری هێز جۆرێک لە دەسەڵات پەیدا دەکات و پەیوەندیەک دروستەکە لە بینی خۆی و ئەوانی ترا کە پەیوەندی ئامر و مەئمورە فەرماندار و فەرمانبەرە لێرەدا بناغەیەک دروستە بێ بۆچی بۆ ئیدارەدان و بەڕێوەبردننی وڵات کە کۆمەڵێکی کەم ئیدارەی کۆمەلگا بدەن و زۆرینەیەکیش ملکەچی ئەوامێرەکانی بن. لێرەدا تۆغیان و لادان و خۆسەپاندن و کاری چەوساندنەوە و زڵم و زۆری ئەم کەمینەیە کە وای لێ دێت کە ئەوانی تر ئەوانێکی زۆرینە دروست بم لێرەدا سیراع و ململانەیە دروست دەبێت. ئەم سیراع و ململانەیە وا دەکات دوجار پەنا بۆ کۆمەڵێ شت ببن. یەکێک لەوانە یاسایە دروستکردنی یاسا پاشان پرسی هەڵبژاردن و پرسی دیاریکردنی مەئمور و لەلایەن خەڵکەوە چونکە دوجار کۆمەلگا بۆی معلوم دەبێ کە دەبێ خەڵکەکان خۆیان ئامری خۆیان دروست بکەن. لێرەدا کۆمەڵێک منەظرمان هەیە پێیان دەوترێ کۆمەڵی منەظری عەقدی ئیجتیماعی کە عەقدێک لە نێوان کۆمەلگادا تاکەکانی کۆمەلگادا دروست دەبێت کە هەندێکی زۆرینە هەندێک لە کەمینە لەلایەن زۆرینەیەکەوە چیان پێدەدرێت جۆرێک لە ڕوخسەت و جۆرێک لە سێقەیان پێدەدرێت کە لە بری ئەوانی تر ئەمر دەرکەن و ئەوانی تر جێبەجێکەن. ئەمەش وا دەکات دوجار کۆمەڵگەکان لە جۆری دروستکردنی ئەم چینە کەمینەیە دەستبردن و بۆ ئیدارەدان و وەکو خۆمان ئەڵێن ئەم متمانە بەخشینە بەوانی تر پرسی هەڵبژاردن دێتە ئاراوە. ئەم پرسی هەڵبژاردنەوەتە جۆرێکە لە هەوڵی مرۆڤ بۆ ئەوەی چینێک بە هەمیشەیی و بە زەخت و بە زۆر خۆیان نەسەپێنن بەسەر کۆمەلگادا و کۆمەلگا بچەوسێنەوە داوای خوایەتی لەوانی تر بکەن. لێرەوە ئەمە وەڵامی ئەو پرسیارەیە کە مرۆڤ بۆچی دەسی برد بۆ هەڵبژاردن چونکە هەڵبژاردن دەرفەتێک بوو ڕێگەیەک بوو دەرچەیەک بوو بۆ ئەوەی کە
لەدەست هەم چینێکی زاڵم نەجاتی بێ هەم بە ئیرادەیەکی هەبێ لە بەشداری ئیداری و سیاسی خۆیان و خۆی کەسەکان دیاری بکە. ئەمە خەمێکی ئینسانیە لە ڕاستیدا، ئەمە هەوڵێکی ئینسانیە، ئەمە ئەمڕۆ دوێنێ نەهاتۆتە ئارا، ئەمە بە درێژایی مرۆڤایەتی. ئەگەر ئێمە لایە بکەینەوە بینەوە سەر بابەتی خۆمان کۆمەلگای ئێمە کۆمەلگای کوردی کەی دەسی بردووە بۆ ئەم پرسە. ئێمە دیارترین شتێک هەمان بێ نمونەیەک شتێک لەمانەمان هەبێ منتقەی هەورامانمان هەیە کە ژیلاومەرەی تێدا بووە. لەم ژیلاومەرەیە واتە ئەنجومەنی ژیران و معقولان کە نزیکەی 1000 ساڵ لەمەوە پێش ئامادەی هەبووە. ئەم ئامادەبوونەی ژیلاومەرێ وەک نمونەیەک لە کۆمەڵگای کوردی ئەمەوێ باسی کەم کە هەنگاوێکی ئینسانی باش بووە، ڕێگەیەکی معقول بووە کە توانراوە هەموو گوندێک نوێنەری خۆی دیاری کات، کۆمەڵی یاسا و ڕێسای خۆی هەبووە. لێرەوە توانراوە چەند کەسێک بۆ گوندێک بۆ نمونە گەردەیەک قەبارەی بچووک بێت 3 کەس بۆ 7 کەس هەڵبژێرن، ئەگەر زیاتر بوو بێت تا 15 کەس هەڵبژێرن. ئەمانە سەرپەرشتی کاروباری ئیداری سیاسی ئاینی ئەمانێ و ئەو داخوازی و چاکسازی و پێداویستیانەی کۆمەلگا کە بە تاکەکان نەکراوە بەگشتی کراوە پێویستی بە ئەمر و پرسی ئەمر و فەرماندار و فەرمانبەر بووە. ئەوان هەستاون ئەمەیان کردووە لە ڕێی پرۆسەیەکی ئینسانی کۆمەڵایەتی لە ڕێی پەیوەندیەکی معقولەوە. زۆر باشە کات ئەمە بەڵێ ئەگەر بەراوردێکچینە سەر دووەم بەڵێ کاتۆر ئەگەر بەراوردێکمان بۆ بکەیت بەراوردێکی هەڵبژاردنمان بۆ بکەیت لە کۆمەلگای ئێستا و لە کۆمەلگای ڕابردووشدا وەگەوی کە ئاماژەت پێکرد کە مێژوویەکی دێرینیە هەڵبژاردن لە کۆمەلگای ئەمەداکراوە بەتایبەت لە ناوچەی هەورامان، ئەگەر جیاوازیەک یاخود بەراوردکاریەکمان بۆ بکەیت لەگەڵ کۆمەلگای ئێستادا. لە ڕاستیدا ئەتوانین لە 3 خاڵدا ئێمە ئەو بەراوردە دیاری بکەین. یەکەمیان پرسی ژیرلاومەرێ کە پرسێکی هەڵبژاردن بووە، پرسێکی ناوخۆیی لە ناو خۆیەوە هاتووە. بەڵام ئەم پرسی هەڵبژاردنەی ئەمڕۆ وەکو ئیستیراد بۆمان هاتووە لە دەرەوە، ڕێو شوێنەکانی و میکانیزمەکانی لە دەروێ، بەڵام ئەم ناوخۆیی بووە. ئەمە خاڵی یەکەم. دووەم ئەم پرسی هەڵبژاردنەی ئێمڕۆ جۆرێکی معقەدە، فراوانە، ڕێوشوێنەکانی زیاتری دەوێت، جۆرێک لە فرتوفێڵ و کوردواتنی ئەمڕۆ سیاست وا پێناسە ئەکرێت کە خول لای من سیاست کارزانیە، هونەرە، هونەر و ئیدارەدانی و بەڕێوەبردنێکی هۆشمەندانەی ئینسانەکانە. بەڵام ئەمڕۆ بە خەریکە وای لێدێت سیاست ینی فرتوفێڵ ینی درۆدەلەسە ینی پاشقۆلگرتن ئەمانە. لە هەوراماندال ئەم جیاوازیە هەبوو، واتە ئەوەی کە کورد بناغی هەی بووە لەمەدا جیاواز بووە. سێمین شت لە ئەو پرسەی کە لە هەڵبژاردننی قەدیمدا هەبووە لە ڕاستیدا پرسێکی ئینسانی دڵسۆزانە بۆ یەک خواست. بەڵام ئەمڕۆ دەبینی تۆخکردنەوەی جۆرێکە لە تەبەقات، تەبەقەیەک دروستە بێ، تەبەقەیەکی باڵادەست، بەڵام جاران وانە بووە. تەبەقەیەک بووە لە دوای 4 ساڵێک هاتوتەوە هەمان شوێنی خۆی و تەواو. بەڵام لێرە تەماشا دەکەی تەبەقەکان ورد ورد، کابرا دەبێت لە ڕێگەیەوە دەبێت بە بەرپرس، کوڕەکەش دەبێتەوە بە بەرپرس. یعنی ئەو سیستمە تۆتیلا نازانم ناوێکی ئەمەوێ کوردی لێ بنێم، ئەو سیستەمە بەگانەی نەک وشەیەکی ئەجنەبی لێ بنێم، سیستەمە بەگانەی کە باوکی بەگ بووە کوڕەکەشی ئەبێتەوە بە بەگ، باوکی شێخ بووە کوڕەکەشی ئەبێتەوە بە شێخ. خەریکە ئەمڕۆ سیستەمی هەڵبژاردننی ئێمە بەرەو ئەوە ئەچێتەوە. بۆیە ئەو جیاوازیانە زۆرە دەیبینم. کەواتەکە دکتۆر پێ دوانییە کە ئەم سیستەمی هەڵبژاردنەی ئێستا وای کردووە کە ینی ئەم ترسە سەرچاوی گرت و ئەم ترسە دروست ببێت لە لای تاکەکان، تۆ بۆ هۆکارەکەی بۆ ئەمە ناگەڕێنیتەوە؟ دەبێت پێناسەمان بۆ ترس هەبێ. ترس بریتە لەو پێشبینیەی کە ئینسان
دەیکات لە شتێک کە بە جۆرەواتە پەیبردنی ئینسان بە شتێکی نامەعقول کارە سادبار ینی من پێشببینی شتێکی خراپ بکەم ئەوە ترسە لەلامە ینی شتێک لەلام دروستە بێ ناوی ترسە ترس واتە پەیبردن و من بۆ شتێک کە لی بەگومانم دوجار شتێک زەرێکم لێدا واتە پێشببینیە ئەو ترسە کە دروست دەبێ حەق خۆیەتی هەر تاکێک لە لایە دروست ببێ چونکە کۆمەلگای ئێمە کۆمەلگای عێراقی بە شێوەیەکی گشتی کۆمەلگایەکی ناهاوسەنگە نازانێ بارودۆخەکەی بەرەوکوێ ڕوا لە ڕووی سیاسیەوە ناهاوسەنگە لە ڕووی ئابوووریەوە ناهاوسەنگە لە ڕووی ئەقلیمی و ئەوانەوە دەیان هێرشی جۆراوجۆر و کێشە لەسەرە لەبەرەوە ئەو قەلەقە زیاتر لەوێەوە هاتووە ئایا ئەتوانێ ئەم هەڵبژاردنە ببێتە فاکتەرێکی هاوسەنگکردنەوەی جۆر بە جۆرەکانی کۆمەلگا ئەمە سەرچاوەکەیەتی زۆر باشە کاک دکتۆر لە ئێستادا دەبینین کە لە پرۆسی هەڵبژاردندا کە لە ئێستاشدا لە بانگەشە داین هاوڵاتیان ئەم ترسیان هەیە بیر لەوە دەکەنەوە کە لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا هیچ لە دۆخەکە نەگۆڕاوە بگرە زۆر خراپتر بووە و زۆرێک لە لایەنەکان بانگەشەی باشترکردنی ژیانی هاوڵاتیانیان کردو بەڵام دۆخەکە وەکو خۆیەتی لە ئێستادا ئایا ترسەکە لەوەیە کە ئایا ئەم دووبارە بوونەوە هەبێت کە لە ڕابردوودا هەبوو لە کۆمەلگای کوردیدا بە تایبەت کە هیچ لە دۆخەکە نەگۆڕاوە خراپتر بوو ئەمە ترسە ڕئیسەکەیە کە دەڵێت هیچ لە دۆخەکە ناگۆڕێ بۆچی بەشداری بکەم ئەگەر ئێمە یەک تۆز بگەڕێنەوە بۆ 92 خەڵک ئامادەباشی چۆن بوو بۆ هەڵپرسی هەڵبژاردن تەماشاکەین ئەو کات هەرسێکی کۆمەلگای کوردی هەرسێکی زۆری هەبوو هەمومان نەچوون بۆ دەنگدان پێمان وابوو دەنگدان فاکتەرێکە هۆکارێکی ئەرێنی باشە کە ئێمە بەرەو مەنزڵگەیەکی ئارامی دەبا پێمان وابوو کە ئێمە بەرپرسەکانمان لە بێگانەوە دەگۆڕین بە خۆمان پێمان وابوو کە ئەو تاکانەی کە ئەمرمان بەسەرا دەکەن کەسانی دڵسۆز و کەسانی خزمەتکار و کەسانێک کە دەستی یارمەتی و هەمیشە چاوی ڕەحمەت و بەزەییان لە ئێمە هەبێ ئێمە وا تەماشای ئەو بەرپرسانەمان کرد هەڵمان بژاردن وتمان دەیان گۆڕینەوە بەکێ بەم کەسانە لەبری کێ لەبری ئەوانەی کە یەکەم بێگانە بوو نووسمان و مێژوویەک جیاواز و کللتورێکی جیاوازیان لە ئێمە هەبوو دووەم کەسانێک بوون لە ڕووی بەزەیی و پرسی چەوساندنەوەی تاکەکانی ئێمەوە ئەوان کاکە ئەنفالیان کردبووین کیمیابارانیان کردبووین عەزیەتیان دابوون ئێمە هەڵبژاردمان ئەکرد ئەمانەمان دەگۆڕی بەوانە سێمیش پێمان وابوو ئیتر دەسەڵات لە بەغاوە لە مەرکەزی نییە خواستێک بوو سەدەیەک بوو کارمان بۆ کردبوو کە بریتی بوو لە مەرکەزیەت و خودمختاری و جۆرێک لە بەڕێوەبردننی خۆیی ئەم خەمەمان خەمێکی نەتەوەیی ئینسانی کۆمەڵایەتی بوو کاتێ ئێمە دەستمان بر بۆ ئینتیخابات لە نەوەتەکاندا بەم ئاوازەوە بەم عەقڵەوە بەم خەمەوە بەم ڕۆحەوە ڕۆشتینە پێشەوە بەڵام تەماشا دەکەین ورد ورد بابەتەکان گۆڕان ئەمڕۆ ئەوانەی کە لە خۆمانن لە کوردواتنی لە خوێنی خۆمانن تەماشا دەکەین جۆرێ مامەڵە دەکەن نە ئەتوانن ترسەکانی دەرەوەمان لێ بڕەوێننەوە نە ئەتوانن بە جۆرێ لە جۆرەکان دەسەڵاتەکانی دەرەوەی خۆمانمان یعنی لێ دوورخەنەوە خۆیان بەرپرس بن هێشتا لە دەرەوە ئەوامرە لە بەغاوە کاکە بڕیارت بۆ دێ شەڵا هەر لە بەغاوە بێ پێدەچێت لەم لالولاشەوە بڕیار جێبەجێ بکرێ ئێمە کاتێ دەست دەبین بۆ هەڵبژاردن یەکەم جار کۆمەڵگای ئێمە بەم خەم و ڕۆحەوە دەسی برد بەڵام ئێستا ئەو ترسی هەیە حەق خۆیەتی ترسی هەبێت چونکە هەستەکە هێشتا بارەکەی گران بووە هێشتا ئەوە زستان دێ ئەوسا لە زەمەنی ژێردەسەڵاتی بەعسا
ببوورە دەسەڵاتێکی هەبوو هیچ سۆبەی ماڵانی گەرم بوو ئێستا هێشتا بۆ نمونە سۆبەی ماڵانی گەرم نییە ترسی ئەوەی هەیە کاکە هەیە 100,000 پێ نییە 150,000 بدا بە نەوت بۆ بەرمیلێ نەوت بۆیە ئەم خەمە لێرەوەیە ئەم ترسە لێرەوەیە کێ دەگۆڕێ بەکێ ئایا ئەم خەم و خواست و داواکاریەی کۆمەلگا هەیەی ئەماناتوانن جێبەجێکەن ئایا ئەو ڕۆحیە نەتەوەیەی کە هەبوو ئامادەیە بیکاتەوە بە کوردانە ئایا دەوڵەتانی سەردەستی چواردەور ئەوان نین دیسان خوێنی ئێمە نەوتی ئێمە خۆراکی ئێمە کاکە گیانی ئێمە ئەخۆن ئایا ئەماناتوانن کە هەڵیان ئەبژێرین لەمانە ڕزگارمانکەن زۆر باشە کات زۆر کەواتە ئەرکی کێیە کە تاکەکانی کۆمەلگا هۆشیار بکاتەوە یاخود ئەرکی کێیە کە ئەم بۆ ڕەوانەوەی ئەم ترسا لەلایەن تاکەکان وەک دەزانین کە لە ئێستادا کۆمەڵی کاندیدی زۆر باشمان هەیە کە ئەزمونێکی باشیان هەبووە لە ڕابردوودا کە لە بەغا کار و چالاکێکی زۆر باشیان بووە بە نمونەی خۆشمان کە کاندیدی خۆمان بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید کامانە نمونەیەکی زۆر باشن چی بکرێت کە ئەم تاکانە هۆشیار بکرێنەوە کە ئەم ترسا نەمێنێ لە ناخیاندا پرسیارەکەی تۆ دوو لەقە یەکێکیان ئەرکی کێیە ئەم ئەرکە لە دایکێکەوە لە ماڵەوە دەست پێ دەکا هەتا هەر کارمەندێکی ڕاگەیاندن کە دەگاتە لای جەنابەت و لای ئەوانەی بەرپرسی تۆش دەگاتە ئەو بەرپرسانەی کە ئەمڕۆ سەرگوریسەکانی کۆمەلگایان لە دەستە ئەرکەکە لە دەست هەمومانایە چۆن بتوانین ئێمە خەمەنەتەوە یەکەمان بگێڕینەوە ئێمە بەڕاستی شڵەقاوین لەوەدا کە خەمی خەمی حیزبایەتی خەمی تایفەگەری خەریکە لە دەرەوە خەمی بچووک شوێنی خەمی نەتەوەییمان ئەگرێتەوە ئەم کێشەیە هەیە بۆیە دەبێت ئێمە بیری نەتەوەیی و بیری ئینسانیەت و بیری خزمەتگوزاری و بیری مرۆڤ سەنتەری و بیرێکە کە ئەم تاکانەی کۆمەلگا کاکە چەند سەدەیە کورد لەژێر چەوساندنەوەیە چەند سەدەیە کورد لەژێر زەحمەت و مەینەتیدایە دەبێت ئەم تاکانەی خۆی بەزەییەکیان بێتەوە بەم نەتەوەی خۆیاندا بیریان بەلای گیرفان و بیریان بەلای کۆمپانیا و ئەمانەوە نەبێ بیریان بەلای نەتەوەکەیانەوە بێ ئەم هوشیاریە لە گواستنەوە لە نەفعی تاکەوە بۆ نەفعی ئام کۆمەلگای ئێمە ئەوسا بەهاکانی وەها بوو تاکەکانی وەها پەروەردە دەکرد بیری بەلای نەفعی عامەوە بوو نەفعی عام پێش هەموو شتێک دەکەوت لە هەڵبژاردن دەبێ نەفعی عامی تێدا بێ بیری و خەمی گشتی تێدا بێ بیری تاکی تێدا نەبێ ئەم هەڵبژێرێ ئەو هەڵبژێرێ دەبێت تا گوشیار بێ کێ هەڵبژێرێ کێ نەفعی گشتی لەلایە کێ گیرفانی زۆرتر پڕ کردووە کێ حیزبەکەی بەرەوکوێ دەبا کێ خەمەنەتەوەیەکانی بەرەوکوێ ئاراستە دەکا ئەمە گرنگە کاک دکتۆر لە زۆر ئەوانەی کە ئێستا بایکۆتی هەڵبژاردن دەکەن نایانێ بەشداری لە پرۆسی هەڵبژاردندا بکەن باز لەوە دەکەن کە لە کۆمەلگایەکی شڵەژا و کۆمەلگایە کە هیچ شتێکی مەزبوط نییە بێسەروبەرەیە دامەزراوەیەکی مەزبوطمان نییە دەکرێت هەڵبژاردنێکی دروست ئەنجام بدرێت لەم کۆمەلگای ئێستامادا کە دەبینین لە هەموو سێکتەرەکانی ژیاندا قەیران بوونی هەیە و ئەوان باز لەوە دەکەن کە بە بەشداریکردنی ئەوان هیچ لە دۆخەکە ناگۆڕێ ئایا دەگۆڕێت یاخود هەڵبژاردنێکی تەندروست ئەنجام دەدرێت؟ لە ڕاستیدا بابەتی هەڵبژاردن بابەتێکی زۆر ئاڵۆزە ئەگەر چی بابەتێکی ضرور و ئینسانیە دەستبردن بۆ پرسی هەڵبژاردن ئێمە ئەبێ حەقیقەتێکمان لەبەر چاو بێ ئێمە وەکو کۆمەلگای ئێمە هێشتا کۆمەلگایەکی دەڵەمەین نەمەیی بین خاوەنی هێشتا کیانی ڕاستەقینەی خۆمان نین هێشتا لە چوارچێوەیەکدا کار دەکەین ئایا سبەینێ لە بەغدا ئایا بۆ نمونە دەستور هەموار دەکرێتەوە و نیوەی خەمەکانمان بەبا بڕوا
یعنی شتەکان زۆر ئاڵۆزن دەبێ ئینسان لە کاتی دەستبردن بۆ هەڵبژاردنە هەر لە خۆی و عاتفانە دەست بۆ هەڵبژاردن نەبا ینی دەستبردن بۆ هەڵبژاردن پرسێکی ئینسانی نەتەوەیی کوردانەیە لە هەمان کاتیشا پرسێکی ئاینیانەی حەقیقیشە چونکە ئاین چی دەوێ ئاین ویستی چاکەی دەوێ ئاین چاکەی دەوێ بۆ کۆمەلگاچ ئاین چاکەی دەوێ بۆ تاکەکان ئاین دەیەوێ ئەو تاکانەی کە هەڵی دەبژێرن لەسەر بنەمایەکی ویست چاکی لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ئەوێ ئەوەی کە من بۆ خۆمەوێ بۆ ئەوانی تریشم بێ نەک ئەوەی کە چووە ئەوێ بیری بەلای منەوە نەبێ بیری بەلای کۆمەلگاکەیەوە نەبێ بیری بەلای گیرفانی و خۆیەوە بێ بۆیە ویستی چاکە زۆر گرنگە لە ناو تاکەکاندا دین ئەمەمان پێ دەڵێ دین پێمان ناڵێ شتێک بکە هەر لە خۆتەوە بنەمایەکی دروستی نەبێ زۆر باشە من حەزەکەم ئەلێرەوە بڵێم ئەوەی کە بڕیاری ئەو بڕیارەدا دەنگ نەدات ئەبێ بنەمایەکی عەقڵانی ئاینی بدۆزێتەوە گەرنا تۆ لە بارودۆخێکدای لە بارودۆخێکدای هیچ نابۆنەتەوەکەت ئەمڕۆ پێویستت بە هەڵبژاردن هەیە بارودۆخێکەوە گوتم وا خواستوێتی کە ئێمە بگەینام قۆناغە لەم قۆناغەژا چاکترین شت دەستبردنە بۆ ئینتیخابات لەمە باشترمان پێنیە بۆ گۆڕینی ئەم بارودۆخە بۆ بە جۆرێ لە جۆرەکان دەستگەیشتن بە فەرمانداری و دەسەڵات بەڵام ئەوە ناگەیەنێ من هەموو کەسێک هەڵبژێرم هەر کەس هاتە بەردەستم هەڵبژێرم دەبێ بە هوشیاریەکەوە بیری ئاینی ئینسانی نەتەوەیی لە پشتەوە نەبێ ئەم بیرکردنەوە ڕۆشن بیریانە عاقلانە نەبێت لەسەر بنەمای عاتیفە و پارە و خەڵەتاندن بێ وەڵاهی کۆمەڵگەکەمان بەرەو نەفامیە چێتەوە بەرەو دۆڕانە چێتەوە خوا نەخواسن زۆر باشە بێ دەست ببرێت بۆ لە ئێستادا دواپەیامت چیە بۆ هاوڵاتیان کە وشیار بن لەوەی کە ئەم پرۆسەیە هیچ ترسێکی نایەت و دەتوانن بەشدار بن لەوانەیە گۆڕانکاری ببێتە هۆیەوەی کە ئێوە بە بەشداریکردنی ئەوان گۆڕانکاری ڕووبدادایە ڕێنمایەت چیە بۆ هاوڵاتیان لە ئێستادا وەڵاهی من بەو پێیەی کە ئەم پرسی هەڵبژاردنە شتێکی ئیسیراتکراوە هێنراوە بۆمان ینی لەسەر کۆنەکەی خۆمان نەماوین چونکە ئێمە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە تا ئێستش ینی ئەو کەسانەی کە ئاینیشن ئەوسا نەریتێک لە ناو کۆمەلگای ئێمەدا دروست کرا ژیر لێمەرێ لە ناو برا لە 1000 ساڵ لەمەوە پێشەوەی تر تقریبا لە گەیشتنی عەرەب و گەیشتنی دەسەڵاتی فارس و سەفەویەکان و عوسمانلی و ئەمانەی تر بنەماکانی پەروەردەی سیاسی لە ناو کۆمەلگای ئێمەدا لێک تراسا وەکو جاران نەما ئەویش ئەوە بوو ئەوەی بەهێز ببێ بە دەسەڵاتدار لەسەر بنەمای هێز ئەوەی ببێ بە دەسەڵاتدار ڕاستەوخۆ کوڕەکەشی ببێتەوە ئێمە ئەم نەریتە تاوای لێ هات شێخیش تەنانەت لە بنەما ئاینەکە کە نییە یەکێ وەکو مەولانا خالدی نەقشبەندی کوڕەکەی نەخستەوە جێگەی خۆی بەڵام عوسمانلی وای کرد هاتە سەری شێخانی نەقشبەندی ڕەحمەتی گرت کردی بە وەراسێ کوڕەکەی خۆی کردەوە لە جێگەی خۆیان بە شێخ واتە شێخایەتیش لە نێو تەریقەتدا بوو عەبدولقادری گەیلانی کوڕەکەی نەبووە بە شێخ بەم شێوازە ینی ئەم نەریتە باوک ببێتەوە بە ینی ئەم نەریتە بگۆڕێ تاکە شتێک بمان گەڕێتنێتەوە سەر ئەسڵەکەی خۆی مەخابن لە ناو ئیسلامیشا لە سەردەمی دوای ڕاشدین ئەمیش هەر گۆڕایەوە بە نەریتی عەرەبی بەدوو کە ئەویش بووە بە باوکایەتی میراتی دەسەڵات بووە بە میراتی ئەم نەریتە تاکە شتێک کە ئێمە بیگوێزینەوە بۆ بنەما ئاینی و ئینسانیەکە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر بنەمای شورای هێنای دوای گۆڕا کە ئینسانیەت هەوڵێکی مێژوویی هەیە دیسان لە نێو برا ئەمە هەوڵێکی نوێیە ئەمە خەمێکی نوێیە دەبێت ئەم بنەمایانە ئێمە پەرە پێ بدەین هەمیشە لێی تەریک نەبین لەگەڵ یابین تا بگەنەجێ تاکە شتێک بەدەست ئێمەوە ئەمڕۆ
هەڵبژاردنە و هەڵبژاردن دەبێ هەڵبژاردن و پەروەردەیەکی ئینسانی ئاینی ئەخلاقی لە پاڵ هەڵبژاردنە بگەینەوە بە مەرامە ئینسانیەکان. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆری ئیبراهیم حاجی کۆمەڵناز لە هەڵەبجە لەگەڵمان ناوی سپاس کە میوانیە بەرنامەیەماون. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوازە پرۆگرامی ئەمڕۆمان بە کۆتا گەیشتا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە و باڵا دەستانە سپێرین خواتان لەگەڵ.